سڵاتان لێبێ بینەرانی ئازیزی شاشە ڕەنگینەکەی دیمەن بەرنامەی مایکە سوورەکە گەڕایەوە مانگی ڕەمەزانی پیرۆستان بێ پیرۆز بێت مایکە سوورەکە بە کۆمەڵێک خەڵات و دیاری زۆر تایبەتەوە گەڕاوەتەوە دەچین پرسیار دەکەین بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵ مامن با بڕێین. سڵاو لێبێ باشی کاک ئومێد ممنون زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم تۆم لێرە بینی بەڕێزی زۆر چۆنە هاتوونەتە ئێرە؟ بە تاکیدکردنەوەی بازاری خێزانی و شەوانی ڕەمەزانەکە یەکێک لە جوانیەکانی پایتەخت جوولەیەکی زۆر لە شەوانی مانجی ڕەمەزان هەیە و شۆش ئەو بازارە بە فەرمی دەکرێتەوە بە ڕووی هاوڵاتیانی شارەکەمان بە گەشتیارانی کە سەردانی هەولێر دەکەن. دەستان خۆش سەرکەوتوو زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس. چۆنی کاک سیبان؟ باشین ئێوەشەڵ سپاسانەکەم چۆنە هاتی بۆ ئێرە؟ وڵی تر بە نسبەت ئیشەکەمەوە من دایم ئەوەیەوە خزمەت دەکەم دڵی خەڵک خۆشەکەم دایم لێرەم هەروە بێتەوە جگەی خۆشحاڵیە کە دەبینم خەڵکانێکی زۆر هاتوچۆی بەبوونەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هاتچۆی هەولێر دەکەن یاخود ئەو شوێنە گشتیانە دەکەن کەەوە بۆنە ئاهەنگ و فستیڤاڵی لێ. باشە دەستە خۆش بێ ئەمەش خۆشحاڵین کە لە شاری هەولێرە ئەم مەراسیمە جوانانە ڕێکەخرێ ئاها ناوشار ئەڕازێنرێتەوە وە گەنجانی وەکو تۆ یەنە ئێرە بەهرەکانی خۆیان پیشان ئەدەن دەستان خۆش بێت چەند ساڵە گیتارە ژەنیت؟ من بە نسبەتەوەیکەوە گیتار با بڵێن بێتەوە سەرسەرەتای ئەم ئیشەم من لە تەمەی 9 ساڵی لەگە باوکما بوو لە ڕێکخرایەک بووینکەوە زیاتر پیشەی خۆم کە لێ بینی وەکو دەنخۆشی وەکویکەوە زانیم توانایەکم هەیە لە میوزیکا توان پێشکەشی بکەم وەک ئەوەیکەوە سەلامەت بی وەکویکەوە وەکو گیتاریش دو ساڵ سێ ساڵە بێت خۆم توانیمە ئەو کاتێکەوە بەجددی بوێریکی بکەیتە ناو خەڵکەوە گۆرانێک ئەڵیت کە تۆ زانی خەڵکێکیە لاێ بەدڵی بێ لاێ بەدڵی نەبێت بەڵام لەخوا بەزیابێ خۆشەویستی خەڵک وای کردووە زیاتر پەرە بە هوەرەکەم بم ئەوای کردوەک فەزلی خواد و ئێوە ئێز خۆش زۆر سپاس ئەکییت سەرکەوتو بیخۆی گەورە لە پشتان بێت و هەموو کاتێ لە لوتکە بتان بینین ئیشەڵای ئمە پێمان خۆشە گەنجانی وڵاتەکەمان هەر یەکە و لە بواری خۆیان لە بەهرەکی خۆی بەرەو پێشەوە بێت و ئێمە شانازیتان پێواکەین سەرکەوتو شانازین و کەناڵەکەتان تەمەندرێژی بۆ ئێوە ئەز خۆشەویستی بە قوربان سپاس دەکەم وتە دەنگیشم خۆشە یعنی گۆرانی خۆشمەوە بەستەر چاوەکو میشە پرسیمە لە خەڵک ئایا حەستان لە چ گۆرانیەکەمش بە تۆڵم ئایا حەستان لە چێکو دیمەن و کەناڵی ئەوە وەڵی کەناڵی دیمەن وەزم هەر بۆش بەناوبانگە حەزمە لە دەنگی زەکەریایە نەرمەن زەکەریا الله جاشۆنێک سە بڵم بنم ئاوادوەکانی ئێمە فێری ڕاوەتی لەگەڵ سوپایزانە وڵی جا ئەکید خۆشەویستی ئێوە کەناڵەکەتان تەمەدرێژی بۆ هەرەموتان واقعتان پێکەوە پشتەم شتێک ئەمە بای کردووە زیاتر بناسرێن وەکوی کە توانیتانە جێگەی خۆتانە دڵی ئەم خەڵکەدا بکەنەوە ئەمەشە بێت جێگایکی باش سپاس دەکەم وەکەم بەرێ کاپۆکە بەڵای بەس ئەوە بێنێ زۆر چاکە بمارە حەزەکەین ینی گیتاریشمان بۆ ژەنیت و اینجا گۆرانێکەشمان بۆڵێ زۆر چاکە جا کامینە وەڵا هەمووی زۆر زۆر خۆشە ئەو باخمەوەش دەنجی خۆشم قابلێکی لەگەڵ بکەن ئێمە لای تۆش سەمان بۆ دەکەی خۆشحاڵە بین وەڵا زۆر خۆشحاڵە بین دەستەکەین فەرموو بۆچی هاتی تۆ دیرەنگەتی هەموو شتێک کۆتایی پێ بۆچی بە جێتێشتم بۆ منەدا بەدەست هاتوونە لە ناکەو
ڕۆیشتی بێدەن بێ بەکەنە بەچەنیە مندا بەغەدری زەمانە وەکەوەیت نەبم بخواکەی ویژدانە بێچارە لە خەمدا دەگیریم شەوانە لێم گەڕێ عشقی تۆ بەس دۆڕانە ڕەبردووم لەگەڵ تۆ حەق وێرانە هەزار جار تکەم کرد دڵێ قەت نەگۆڕە هەر ئەورت نەداوە و جێتێشتم لە خۆڕە منی دڵ بریندار خوێنم لێ دەچۆڕە ڕۆیشتی ئەم میشقەت شارداوە لە گۆڕە ئێستا من کەسێکی کەم خەوانی دڵێکی کەم ئەو بۆ من بۆ ئەو هەم لێم گەڕێن بێژیم بێخەم ئێستا من کەسێکی کەم خەوانی دڵێکی کەم ئەو بۆ من بۆ ئەو هەم لێم گەڕێن بێژیم بێخەم ڕێبواری من دوی ڕێی دوورێ کاروان چیمە و ڕادەبورێ شارەکەتە گرمە باوەش شەیدای بوونی گوڵی سوورێ گوڵی سوور و مایکەکە سوورەکەش زۆر خۆشحاڵ بووین ئەو دەنگەت هەر خۆش بێ پەنجەکانت هەر ڕەنگین بن ئیشەڵڵا زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە تۆم بینی و چاوپێکوتنم لەگەڵ کردیتەوە گوێمان لەو دەنگا خۆشەشت زۆر سپاس بێەوە کەمە درێژیش بن بۆ کەناڵەکەتان و وارووا بێتەوە دیمەن هەمیشە گەشاوە بووە و دڵخۆشم کاتان بینم لێرە خزمەتەکە کەناڵەکەی ئێمەش بە گەنجانی وەکو تۆ کەسانی وەکو تۆ ڕازاوەترە جوانترە زۆر خۆشحاڵ بووین. با پرسیارێکە لێ بکەم بزانم دەتوانی ببیتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە؟ ئیشەڵڵا. پرسیارەکەمان ئەوەیە بە وشەی سوپرایز لە کوردی دەڵێن چی؟ وشەی سوپرایز خۆزان خۆی وشەیەکی با بڵێن ئەوروپیا. بەڵێ سوپرایز خۆی ئەوروپیا. بە کوردەکەی پێوترێت ئەو کاتێ خۆ مامۆستای مەکتەبیش واقعیانە جاوەرە مامۆستاشم مامۆستای چوانێکی من خۆی واقعەتەن با بڵێن مامۆستای بەشی گلنزی ئینگلیزی شتانە بەڵام بە بنسبەت ئیشەکەەوە زۆر خۆشە و چمەتە بەشی میوزیک وانی میوزیک سوپرایز وەکو کە بڵێ شتێک کە دڵی کەسێ خۆش بکەی بۆ شتێک جواب بەمە یا خۆکوی کەوەشە مرادیفی سوپرایز چییە لە کوردیە؟ دڵخۆشکەری نا بیگۆڕە شتێکی ترە وشەیەەکە یەک وشەیە یەک وشەیە بەڵێ سوپرایز لای بەمزی وڵاینا داشگانی مژدە؟ نا مژدەش نییە گۆرانێکی ترم بۆ بڵێ ئاسانکاری بۆ ئاژادی؟ وەڵا زۆر خراپی لە قۆپی بزڕ بۆ ئێستا وازەی نەکردە نازەوە بڵێ تاوەزی بۆی بنووسن بە وەرەقەیەک بۆی بنووسنەوە شانی بە ئەمە فلیمێکەیە ها مۆرجان ئەحمەد مۆرجان نازان بینیتە یاننا هەموویانەڵێ ئێمە کەوتنێ داواکە کەوت ئێمەوە بەقورعان هەموو ئێمە کەوتنێ داواکەوە نا لە وەرەقەیەکە بۆی بنووسن و ئاوای لێ بکەن نانە بۆستە ئەو هەواز لێ نایەنە بە ئاسانی ئەوێ شتێکی خۆشم پێشکەشکەی ئێمەش ئاسانکاری بۆکەین باشە؟ ناخۆش پێشکردو نانەوە زۆر خۆش بوو لەوە خۆشتریشمان چاوە خۆش بێ حەزت لە دەنگی کێ خۆت؟ من واقعەتەن ئەفە قسەکەشە پێ بڕم بەڵام ئەمەوێت ئەو پرسیارە بکەم خۆت زۆر مەعجیبی دەنگی کێی؟ من واقعەتەن باوک بەڵێ من واقعەت تۆ لێرە ئەو سەر دەبێ بوو
والله من بالنسبة ليكوا أكيد هەموو کاتێکەمە باوک من ئەزای جوان لەگە باوکم زیاتر دایم پێکەوە دەرەکەوێن ئێمە هاوڕێن زۆر گۆرانەکانمان پێ خاصە گۆرانێکی هێز زۆر خۆشە ئەگە چون لای شڵە پێکەوە ئەو دیوتەکەین گۆرانی خۆشم بۆ بڵێ من لەوەی کە زەواجم کرد گۆرانێکی هێز زۆرم خۆشەوێت ئەویش ئەو کاتێکەوە هونەرمەند نەریمان بابان ئەو کاتێکەوە دەڵێت ئاهڕێسڵاومان هەیە ئەم جەرەش کۆز دنیای منی گرتەوە ئەم جەرەش وارانی خەم وا دێتەوە ئەم جەرەش تەنیاییوە شێتمەکە فرمێسک لە چاوی غەریبم قۆڵ پەدا فرمێسک لە چاوی غەریبم قۆڵ پەدا لە گۆرانی هەرە جوانەکانی من زۆرم خۆشێت دەستە خۆش بێ سەرکەوتوو بێ وتە کە زەواجم کردووە ئەو گۆرانی بەهۆی زەواجەوە حەزم لێ کردووە من کەەوە با بڵێن چوومە ناو پرۆسی هاوسەرگیری شتیەوە ئەم گۆرانێ بووە ڕەمزێک لە بینی هەردووکمان کە زۆر خۆشمان ویست ئەجامیشتمە گۆرانێ پێشکەش ئەەکەم بە ئەو هاوسەر جوانەکەم دنیا دەستە خۆش بەخوا لەیەکتان نەکە شەڵا هەموو کاتێک هەر ئاها عاشقیەک بە بەختەوەری بمێنەوە ئیشەڵا سپاس دەکەم پرسیارەکەمان بە وشەی سوپرایز لە کوردیا دەڵێن چی؟ هەژەنت، هۆڤان، هێلڤان هێلڤان نییە هەژەنت تۆ دەڵێ هەژەنت هەست دەکەم هەژەنت بێت زاناسان دەست خۆش کە ڕاستە تەواوە زۆر سپاس کوڕەکەمان ڕەنگی خۆشە زۆر سپاس زیرەکیشە زۆر سپاس زۆر سپاس عاشقێکی سەرسەختیشە زۆر عاشقی بە دەستە خۆش بێ خەڵاتێکمان بنێ بە پێشکەشی کاکسیڤەری بکەین زۆر سپاس خەڵاتی ئەمێ هەمەماکە دابینی کردووە هیوادارم بەدڵت بێ زۆر زۆر خۆشحاڵ بوو ئێوە و سپاسەرەکانتان و کاگە حەمەماتە دەستە خۆش هەرتەمەند درێژی بۆ کەناڵەکەتان و دیمە تیڤی بژی بە قوربان زۆر سپاس کاتێکی خۆش خوارد لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی مەمنوو زۆر نایی بەڕێزە کوردۆ بابان کاکوردۆ بابان ئەو لە قەبایان بابانی ئەسلیت ئەبابانی ئەسڵ بابانی ئەسلی لە خۆشەویستی بابانی بەڵێ کوڕەکەشم ناوناوە بابان کوڕە گەورەکەم ناوی بابان من درێژ بێ ئیشەڵڵا منیش خەڵکی سلێمانی من خۆشحاڵم سپاس دەکەم من زیادە وشێکی فول سلێمانیم پێ بڵێ بەساقە و بەساقە بەساقە بە قوربانەوە هەمووی فول سلێمانی زۆر خۆشحاڵ بووم بەچیەوە سەرقاڵی من فەرمانبەرم لە بەڕێوەبەراتی گواستنەوەی هەولێر دەشە ساق بێ و سەرکەوتوبی ئیشەڵڵا لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنن الحەمدولله لە کاتی دەوامە تووڕە نابن بەو خوایە بە حکمی ئیشەکەی من چونکە من مراجعم زۆرە بڕوا بکە ڕۆژی 3-4 شەڕەکەم والله ئارە والله شەڕی خەتەگری ئەگەر نێکی خوادگرێ والله ڕاستەکەی وڵاوە جاری وایە تۆ ناتێ شەڕەکەش کە هەر بەزۆر وازە لێ نایەنن شەڕقی لەگەڵیان من هەر لە بەڕێوەبەراتەکەی خۆمان زیاد لە 100 قسوور فەرمانبەرین دەڵێن ئەو دڵی کە خوا داوێتی بە تۆ ئەو سەبرەی داوێتی بە تۆ نەیداوە بە کەس ئەگەر بەس بە حەزرەتی ئەیوب ڕاستەکەی یاخوا دایم تەمەندرێژ بی هەموو کاتێ بە سەبر بی چکە سەبریش بەهرەیەکە خوددا نایدا بە هەموو کەسێ وایە زۆر باشە لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی بەخوای ئیشەڵڵا باشە دەبێتە خاوەن خەڵک باشە کوڕەکەت وتی بە یەکتۆس بچینە ئەولا عەفو یەکتۆس بچینە ئەولا یەکتۆزیش بسوڕین بەلای کامێرەکە تەواوە عەفو ببوورە پێشەوەی پرسیارێک لێ بکەم کوڕەکەت کاک سیڤەر سیڤان وەمزانی سیڤەرە سیڤان کاک سیڤان زۆر کەس ئەڵێ سیڤەر بە سیڤانە سیڤان تەمەندرێژ بێ ئیشەڵڵا ماشەڵڵا گەنجێکی پڕ لە وزە پڕ لە بەهرا عاقڵ تێگەشت و خۆی گەورە بۆت بهێڵە بەلەشی زۆر سپاس لەگەڵ وتی باوکم ڕەنگی زۆر خۆشە بەخوای خۆش بوو بەڵام ئێستا ئەو خۆشەی وانە من لە ساڵی 1970 دەستم بەلایەنی هونەری کرد یعنی 79 تەمەنێکە ئەمە 45 ساڵەکە تقریبا مەلا عەفو بەس ئەو سەرێ بڕوات داوای لێ بڕ نەکەم قسەکەشم پێ بڕی ئێرە باشە لێرە بۆستین جا بە حکمی ئەوەی کەوا دۆست و ئەحبابیشم هەمووی هەر هونەرمەندانن زۆربەی زۆری هونەرمەندەکان ڕەفیق و دۆستن لە ساڵی 91 کە لە شاری کەرکووکەوە ئاوارە بووم هاتم بۆ ئێرە کۆمەڵێک هاوڕێی باشی شاری هەولێر باوەشیان بۆ کردمەوە و بەڕاستی توانیم لەگەڵ ئەوان پەرە بە هونەرەکەم بدەم
سیڤانی کوڕم لە تەمەنی 9 ساڵی لە ڕێکخراوی بەهرەمەند بووە شاری ڕۆشنبیری منداڵان ئەو کاتە زۆر بچوو بوو هەستم کرد سۆزێک لە دەنجیا هەیە هەستێکەیە من چکە بە خۆم ژەنیارم هەم مۆسیقیشم ئیتر بەشداری چەندین بەرنامەی کرد لە بەرنامەکان سەرکەوتنی باشی بەدەستێنا و ئێساش ئەو سیڤانەیە کە دەیبین الحەمدولیلا ماشەڵڵا ئێستا گەنجێکی پڕ لە بەهرەیە زۆر سەرکەوتووە من زۆرم پێخۆشەکە گەنجەکان مەبینم گەنجەکانی وڵاتەکەمان ئەبینم ئاها بەو شێوازە پەرە بە هوەرەکەی خۆیان ئێن پەرە بەو شتایان کە لە ناخیانە هەیە لە هەر بوارێکا بێ گرنگ نییە هوەری بێ مۆسیقی بە هەر شتێک بێ مهمەوەی خۆیان بەرەو پێشەوە وڵی جا من وەکو خێزان لایەنی هوەریەکەمان زیاتر گرتو ئێستا بۆ نمونە کوڕێکم هەیە لە پەیمانگای هوەرە جوانەکانە ئەوە لە کۆلێژە لە عفو لە کۆلێژی هوەرە جوانەکانە سیڤانم ئەوە وەکو هوەری بابانی کوڕم هەر هوەری هەڵکەوتووە ماوەتەوە کۆڤانی کوڕم ئەویش حەزی لێیە بەڵام هێشتا دەرنەکەوتووە ئیشەڵا ئەویش سەرکەوتووە بێ زۆر پێم خۆشەکە ئاها پشتگیری مناڵەکانتیت خۆزگە کچم هەبە بتوانێت بە ئەوش پێ بگەێنم بەس قەینا بۆ نابی بە کچم فەرقی چییە هەر کچی تۆم ئیشەڵڵا وڵا هەموو هەوڵی خۆمەدەم بۆ ئەوی بتوانم لایەنی هونەریەکەت ئیشەڵ هەر سەرکەوتوشی بەکەم بژی بە قوربان مەمنونم گۆرانێکی خۆشمان پێشکەشکە بەخوای ئەگەمان لەو دەنگە خۆشت بێ بەخوا کاکسیڤان وتی ئەو کاکسیڤانە منی توش کرد و خۆی ڕۆشت باسی گۆرانیەکی کرد کە لە ساڵی 93 من کلیپم کردووەمە ئەم گۆرانیە هونەرمەندی خوا لێ خۆش بوو خالید حەسەن پردەیە خەڵکی کەرکووکە ئاوازەکەی وەرگیراوە تورکیا شعرەکەش خالید خۆی دایناوە خالید حەسەن پردەی دەردی دڵان دەڵێنم شەو گیرانە گیرانە گیان گیرانە هاواری لە منی ماڵی وێران وێرانە وێرانە گیان وێرانە دەمێنەی بینم ماڵی وێران دڵم بۆی سەرگەردانە گەردانە گیان گەردانە هاواری لە منی ماڵی وێران وێرانە وێرانە گیان وێرانە بە خودای زۆرم خۆش دەوێ دەردی لە ماڵم کەوێ حەڵاڵی خۆمە ماڵی وێران بەبێوی دنیا مناوێ وی ناوێ قەد ناوێ با بسووتێم دایمە لا بەر هەتاوێ هەتاوێ گیان هەتاوێ یاخوا قەت نەسووتەی لەبەر هەتاوێ ئەو دەنگەشە هەر خۆش بێ وەڵا دەنگ نەماوە وەڵا دەنگت زۆر خۆشە بۆڵێ دەنگم خۆش نییە ناڵم خۆش نییە بەڵام ئەو دەنگەی جارانم نەماوە وایە تر ئیمرۆ بەها کە وردە ورداچێتە سەرەکەی ئەڕوە گۆڕانکاری لە هەموو شتێکمانە زۆر زۆر خۆشحاڵ بووم دەنگ خۆش بێ پرسیارێکی لەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵک ئینشاءڵڵا باشە مەتەڵە ڕقە بەرد نییە ملی درێژە وەڵام ماشەڵڵا زۆر زیرەکە نییە بە مەتەڵەکەش تاوکەم دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان بێبن بۆ کاکە فەرمووم ئەو خەڵاتی ئەمەیە پێشکەشی بەڕێز دەبێت زۆر سپاس دەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم بەس سیوادارم ئەوەی کە ئەم بەرنامەی ئەبینی نەڵێ مەتەڵەکەی پێوتەوە ڕقە خۆیاڵە بەردە و بەرد نیە هێلکاکە و مامر نییە ئەو شتەکە وتە ڕقە و بەرنیە دیارێکی وایە دەست خۆش بێ نانە پێمان نەوتە وەڵا خۆی زانی هەر نێڵە مەتەڵەکە تاوکەم سپاسی سەرکەوتن بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان دەست خۆش بێ سپاس دەکەم کاتێکی خۆشحال لەگەڵ زۆر سپاس ناوی بەڕێزە دلێر کاک دلێر بەچی سەرقاڵی کاک دلێر وڵی عالم بێش بێئیشە عالم بێئیشە عالم فەقیریان عالم بێئیشە لا باشە باشە عالم باشی دەی باشە چۆنە هاتووی بۆ ئێرە بەقورآن ئێواران زۆربەی ڕەمەزانەکان دێمە دەرەوە وەڵا شەوانی ڕەمەزان پێ خۆشە بێتە دەرەوە زۆر چاکە لە شستاق بێن لەگەڵ خۆشوگرت ناچۆنی تونی پرسی تونی نابی؟ ناوەڵە وەڵا دە باشە پارشێوان چیە خۆی واتونی نابی؟ بەقورآن ئەوی خوا بە قسمەت کردی یعنی خواردنێکی دیاریکراونێ هیوایە بۆ ناڵێ من بەس چێشتە خۆم هیوایە من نان و ماستە خۆم ناوەڵا هەموو شتێکە زۆر چاکە شتێکی خۆشمان بۆ باسکە ڕخوچی نازانم دەژیانی ڕۆژانەیە
سبحان لە کاتی کارکردنە شتێکی خۆش ڕوویدا بێ بەسەراتێکی خۆش وەختراتی بەس لۆم نایەتن لۆ نایەم دەقێ باشە مشکیلە نیە پرسیارێک لێکم فەرمو. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵک. بەڵێ فەرمو باشە پرسیارەکەمان برای مامتە بەڵام مامت نییە چی تۆیە ئەو کەسە برای مامتە بەڵام مامت نییە دەبی زڕبی دەبی زڕبی بەڵێ. نابێ زڕبی ما دەبی برای مامتە و برای مامتە بەڵام مام نییە بێ بابتە بام بەڵێ تەکیدی بەڵێ بابتەتەوە بابتە بەڵێ تەواو دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم بەنێ بەو کاکەیە وڵا خاوەرە تو بیبە ئەو کڕە زانی پێ نعرف. نانە خۆت زانی دەستە خۆش بێ بەتاو. زۆر سپاس خۆش حاڵ بن بێ سپاس خۆشحاڵم، دەکەم زۆر کاتێکی خۆش خوال لەگە سپاس دەکەم سڵاو لێبێ سڵاو دەست خۆشتان لێکەین سپاس بەخێر بێن دەکەم. زۆر سپاس نای بەڕێزێ غالب حەساری کاک خالب حەساری ئەو لەقەبەت چییە؟ حەساری مەنتیقەکەتانە ناوی دیەکەمانە گوندەکەمانە لە کەرکوک دیەکی گەورەیە بەڵێ تقریبان نێژدە لەگەڵ کەرکوک و تێکەڵ بووە لەگەڵ کەرکوکی شتە بەڵێ زۆر باش ینی خەڵکی کەرکووکی بەڵێ بەنگیشە خۆشە وڵی دەنگ نا بەڵام نەختێ خۆمان لە قەری شعر داوە وەڵا شاعیری نەختێ نەختێ نانا زۆر زۆر باشی ئەکیدم مادەم ئەوانەی کە زۆر زۆر باشن قەت وەسفی خۆیان ناکەن چاوەڕێکن خەڵک وەسپیان کە شعرێکمان پێشکەشەکەی بەبان چاو چاو بە بۆنەی بڵین ڕۆژی دایکی زمانی دایکی پێم خۆش ئەم شعرە پێشکەشکەم بە ناوی خۆشحاڵی. زمانی کوردی زمانی دایکی خۆم هەرگیز ناگۆڕم زاراوەی کوردین زازا و سۆرانی چلور و کەڵهور یا هەورامانی چبادینی بێ کرمانجی سەرو پاراستنی زمان ئامانجی هەموو بە کوردی پارا و یەکتر بدوێنین کوردی بنووسین کوردی بخوێنین کوردانە بدوێ گەل گەورە و وردی شیرن و پیرۆزە زمانی کوردی فەرهەنگ پارێز بین وەک پاراستنی خاک کەلتور ڕەسەن وەک بەرگ و پۆشاک کەلتوری ڕەسەن وەک بەرگ و پۆشاک زمانی کوردی پێناسەمانە ژینگەی نیشتیمان هەناسەمانە بەهۆی کوردبوونمان زۆرماندی زیلەت گشت پارێزەر بین بۆ شکۆی میلەت زمانی کوردی هێمای بوونمانە ئاتەشگەی نەورۆز ئاسۆی ڕوونمانە و شەو زاراوەی کوردی ڕەوانە زمانی کوردی مۆرکی هەمووانە یادیان پیرۆزکەین لە هزر و بیرمان مێژووی شانازی باوک و باپیرمان زمانی دایکی خۆم هەرگیز ناگۆڕم غالب حەساری دەستە خۆش بێ سەرکەوتوبی خامەت هەر ڕەنگین بێ هەربژین ئەو چڵیان بۆ لایت دەستە خۆش بێ بە هەموولان زۆر سپاس دەکەم دەستەوە خۆش بێ دیارە زۆر زۆر کورد پەروەری وڵی ئەبی هەمومان کورد پەروەربین و کوردبین لەبەرەوەی دوژمنان هەر بە کوردت حسابەکە بە کورد حسابەکە هەرچیە بین وایە بەڵێ نیشتیمان و خاکی خۆمان زۆر خۆش دەوێت ئێمە ئەوە ئەرکە تۆش لە خۆشەویستی خاک و نیشتیمانە ئەو شعرت نووسیوە بە دڵنیایەوە لە خۆشەویستی خاک و نیشتیمان و فەرهەنگ و ێژۆ زمانی کوردی زۆر چاکە دەست و چاو خۆش بێ و سەرکەوتوبی ئیشەڵڵا چۆنە هاتووی بۆ لای قەڵا واللهی هەر بە بۆنەی ئەو جۆ خۆش ئەو کەش ئارامەی هەیە ڕەمەزانان شەوەکەی عنی ئاوا بێت بۆ لای قەڵا پیاس هەر بۆ خۆم دێم لە دەرەوەی ڕەمەز وەڵا ئەیدایکی منداڵان واللهی پێشمود نەهاتی تر بەتەنیا هات بێتاقەت بوو تر تەنیا مامۆ قەیناکە مشکیلە نیە جارجار پیاسی تەنیاییش خۆشە وایە سپاس دەکەم لەگەڵ خۆشی لە ئێوە شەکەم فەرموو لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی واللهی تا ڕادەیە ئیتر فەرموو باشە پرسیارێک لە یەکەم ئەوە چییە قسە ئەکا دەمی نییە شاران ئەگەڕێ قاچی نییە وڵی ببوورە کەمی ئاسانکاری ئەگە هەور نەبێ شتیکە نییەوە لەو دەڵێ هەور هەور قسە ناکە بەس هەور گرمەی دێ هەور گرمەی دێ بەڵام ئەوە نییە قسە بکە و ببوورە ینی دەڵێ چی خۆمیش دەیان نوکتەی لەو بابەتەم داناوە بە زوڵام پێ نییە ببوورە شەر نییە شتێ بزانی نەندێک وایە وایە نانە بەس وەڵامێکت پێوتم بزانم دڵنیای لە وەڵامەکەت ئەوە چییە قسە ئەکادەمی نییە شاران ئەگەڕێ قاچی نییە
والله تەنها ئەوەندێ ئەگەر وەکووتمان هەور گرمەی دێ ئەوە دەنگە بەڵام تاوا مەیگۆڕە خۆیەتی دەست خۆش وەڵامەکە ڕاستە بەڕێزەر خەڵاتێکمان بنێ با پێشکەشی ئەو کاکەی بکەین فەرمونون ئەوە خەڵاتی ئەمەیە حەمەمارکە دابینی کردە بۆ بەڕێزت دەستخۆش زۆر خۆشحاڵ بووین بەڕێزن سپاس دەکەم سپاس بۆ شعرەکەت کە پێشکەشت کردین برایانە شەکەمەرکیان کێشا دەستخۆشیان لێکەم و بەڕێزی خۆش بێ سەرکەوتوبی هەربژین سپاس دەکەم کاتێکی خۆشە خوار لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس ئازیزانم بۆ دەمەوێت لێرەیە سپاسی سپۆنسەرەکانمان بکەم سەلسەبیل بۆ دابینکردنی جلوبەرگی من حەمەمارکە بۆ دابینکردنی خەڵاتەکانمان هەروە ئەکسسواراتەکانی من و هەروەها براندی گوڵبەرێک کە ئەرکی کێشا و خەڵاتی بەرنامەی بۆ دابین کردوین دەچین دەپرسیم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن. سڵاو لێبێ سلامت باشی خاتون گیان سپاس دەکەم ناوی بەڕێزە ئەڤین خاتو ئەڤین بەێ وازانم ئیشی بڵۆگەریەکەی بلۆگەرینی هەپەنجەجی بچووکم هەیە تایبەت بە خۆمە ڕۆژانەی خۆمە و فێرکاری خواردن شیر نییە بەدایکی هیلمەت مەشهورم باشە گیان دەستە خۆش بە سەرکەوتوبێ دیارە زۆر حەزە لە خواردن دروستکردن و شیرینی دروستکردنە بۆی پەیشەشە داناوە وڵی پێدەچ یەگەنا لە چدادنی وەنیە حەز لێتی دەی دەستە خۆش بە سەرکەوتوبی ئیشەڵا بۆ بۆ خۆمە فێرکاریە ینی لە بۆ ئەوەی نییە بۆ فرۆشتن دەیشەڵا ڕۆژێکە بێ کە شوێنێکی خۆتەکەیتەوە ئەی فرۆشی بۆ ناقەی چێکە پێم خۆشە ئافرەتەکانمان بچنە دەرەوە کار بکەن ئەو شتێکە خۆیان زۆر باشن تایە هەڵبەن وەکو بزنسێکی لێ بکەن وەکو کارێکی لێ بکەن گەورەی بکەن ئێستا وەزعکەم ناگونجێ لەگەر ئەوەی ئیشەڵا ڕۆژێکێت ئەگونجێ ئینشاءالله خێرتی دێ سپاس دەکەم چۆن هاتوتە ئێرە والله ڕێکلامەکەم هەبوو ڕێکلامت هەبوو نەشە ساق بێ سەرکەوتوبی من زۆر خۆشحاڵم بە خاتونی وەکو تۆ سرم بەرزە پێتان پێم خۆشە هەموو ئەو خاتونەکان کاری خۆیان هەبێ لە هیچ نەترسن الحمدلله خۆم لە پشتە و پیاوەکەشم لە پشتە گەورە پیاوەکە لێ نەستێنێ خۆی هاوسەر زۆر گرنگە کە پشتت بێ هەر لەگەروی شاتیمە بەس کچەکەمی برد گوتنە بە ڕێکلامەکەی باشە تەمەندرێش بن ئیشەڵا هەر بەختەوەر بن هەموو کاتێ بە سەرکەوتوی بتبینم پرسیارێک لێ یەکەم بۆ هیوان ببیتە خاوەن خەڵات پرسیارەکەمان ناوی پێغەمبەرمان محەممەد ینی درودی خوای لێبێ محەممەد چەند جار لە قورئاندا هاتووە 4 جار بەڵێ تەکیدی ئینشاءالله زۆر بەکاردەین لە پێجەکەی خۆش ئینشاءالله تەواوە دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێبان فەرمونون ئەوە خەڵاتی حەمەمارکەیە بۆ بەڕێزت هیوادارم خۆش مشتریمە وەڵا شتی لە لاکڕی شتەکانی و پێ چۆنە وەڵا الحەمدلله باش حەمەمارکە شتەکانی تایبەتە حەسەب ئەوەی بەرچی ئافرەتە وایە دەستە خۆش بێ سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بەسەرادێک خۆشمان بۆ باز ناکەی لە کاتی کارکردنا وەڵاهی لۆ بەسەرهات هیچم نییە بەس دەرێم تکایە کەسەکی نەناسن کۆمنتی خراپی لەسە نووسن تکایە کەسەکی ناناسن کۆمنتی خراپی لەسە نووسن لە پەیجەکەشم بڵاوم کردەوە پیاسەکمان کرد دەرێتە من ڕەبی سیارەت وەرگەڕێ ئەو دەمی ڕحت بستە دەرێ پەلپەلبی یعنی نەبەنانتم ئەو قسانە بنووسن یعنی نەبەنانتم نەبەشیوتم چکەم ئێستا کچەکەم گەشتان سێ سار سێ مانگە مندای لۆ چێ بەجێبێن چێ ئەو ڕۆچێ بەخێو دەکەم یعنی ئەو دوعای لێ کردم هیچم بەلاگرینە بەس ئەو کافر لە بەرامبەرەکەینا وایە ئیشەڵا قەت بە دوعای ئەو هەناو ڕەشانە نابێت ئەو زمان خراپانەوەی وە قوربانت بم دڵ بڕ نەبێ ئیشەڵا قەت بە دوعای ئەوان نابێ ناناوە خۆت بێتاقەت مەکە من ویستم دڵخۆش بی من بۆیە چاوپێکەکەم لەگەڵ کردی دڵخۆش بینێک بێتاقەت بی نا ئەوانە ئەزانی تەنها چیان پێڵین ئێمە خۆ منیش زۆر کۆمنتم بۆیەت ئەلحەمدولیلا باشەکان زۆرترن لە خراپەکان بەڵام ئەوانەی کە کۆمنتی ناشرین ئەنووسن من تەنها یەک شتیان پێڵم هەر ینی لە ڕیپلیشا پێیان ناڵم لە دڵی خۆمان پێیان نەڵاو نەعمل وەکیل وەم گوتیا تەواو هەر ئەوە کە تۆ لای خۆتم ڕەبی دوعایت لە من کردێ لە بۆ خۆت بێ ئەو جەل بۆم بێ باش و خراپ هەروە دەرێم تۆ کاتی لێ کرد تەواو لە خۆی گەورە بەخۆی ماری بابی خۆم نیشان نادەم تەنها پەیجەکەم تایبەت بە خۆمە ئیشەڵا سەرکەوتووە بەس ئەو دوعایە زۆر تەئسیری لێ کردم ڕەبی ڕحت بستە دەرێ دەعم بکەی وەرگەڕێ ئەو دەمی ڕحت بستە دەرێ ئێستاش نیشان دەدەم خوانەکە زۆریشتی ناشیرن نووسی بوو ناوەکەشم دەرنەیە خز لە ڕای خۆی نا ئیشەڵا ئەو دوعاە یەکەچی نەناسن کاتان لێ دەکەم کۆمنتی ناشیرن مەنووسن کە بەدڵت نییە بلۆکی کە بۆ کۆمنتی ناشکە هەموو جارێەوە دەرم دێم خۆت کوبی بەرامبەرەکەشت ئاوا دەبی وایە ئەچیت
خاتون گیان تۆ زۆر سەرکەوتوی بەس دەیم حسبی الله و نعم الوەکیل ئینشاءالله تەخوام لە پشت پیاوەکەم لە پشتی کەسانی وەکو تو بەڕێز باس دەکەم قوربان سەلامەت من هەموو کاتێ لە پشتی هەموو ئەو خانمانم کە ئەیانەیە لەسەر پێی خۆیان بۆستن کارێ بکەن شتێکی جوان پێشکەش بکەن ئینشاءالله هەموو کاتێ سەرکەوتووە بی ئەو کەسانەش لێگەڕێن بۆ خۆی گەورە حسبي الله ونعم حسبي الوكيل الله ونعم الوكيل سەرکەوتوو بی زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس دەکەم گیانەکەم کاتێکی خۆش و خوار لەگەڵ سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس ئەو خاتونە شتێکی جوانی فێرکردین کاتێک کە کەسێک ناناسی کۆمنتی بۆ منووسە قسەی پێمەڵە بەدڵنیە بلۆکی بکە بەدڵنیە لای بەرە بۆچی سەیریەکەی بۆ شتی ناشرینی پێڵێ لەبەرەوەی ئەو هەدڵی پڕبێت و بگری ئەزانی حەقی ئەو فرمێسکە خۆی گەورە قەت بزری ناکە لەگەڵ ما من بابڕین بزانین کێ دەبێتە خاوەن خەڵاتی بەرنامە مایکە سوورەکە لەگەڵ ما بن سڵاو لێبێ خۆش سلامت بی نای بەڕێزێ یوسف کاک یوسف بەڕێز. بەچێ سەرقاڵی کاک یوسف وڵار بەم پیاسە و شتانە هەر بە پیاسە بەڵێ. هیچ ئیشێک ناکەی بارێ وڵای ئیشەکەی ئیشی چیەکەی وڵا الحەمدولیا ئیشەکە بی دەکەی چیەکەی هەر ئیشەک بی دەکەی هەر ئیشێک هەبێ ئەەکەی نایخۆی ئەو بۆ کێ ڕێ دەبۆستە وڵار لەگەڵ برادرە هاتینە لەگەڵ برادەرە هاتوون ئارێ وا ئەی بۆ برادەرەکەت ناتە پێشکە شاشەی نادە پێش نا وڵە نە باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی وڵا الحەمدوللا باشی ئارێ وڵا هەتا ئێستا هیچ لێ نەخواردووە نا هیچمان لێ نەخواردەوە الحەمدوللا الحەمدولله ئیشەڵڵا بەردەوامە بێ هەتا بەڕێزی. ئاخیرەکەی پلانت چییە بۆ جەژن وڵای لەگەی دەڕۆین ئینشاڵڵا بۆ کێ ڕۆی ئەڵم لەگەڵ جەژن لەگەڵ جێژنەی دەڕۆین لەگەڵ ئینشاڵڵا جێژنی دەڕۆی بۆ کێ دەڕۆی دەچێت تورکیای دەچینە تووچە ئێستا دەی ئیشەڵڵا ئارێ ڕۆژانە بەڵێ. ساعت چەند هەڵستی لەخۆ کە بە ڕۆژوو بی وڵای لە سعادێک نیوڕانەوە بەخەبە نوێژ وشتان دەکەین ئافرە ئارێ وڵا هەر ڕەمەزانە نوێژەکان پێش ڕەمەزانیش وڵار لە پاش ڕەمەزان شو ئای هەر بە ئافرین. ڕەمەزانە نوێژ ناکرێوە دەست خۆش وایە بەڕێز دەستە خۆش بە سەرکەوتوو بێ ئەبێت بەردەوامی لەسەر عیبادەتەکان ئارێ وڵا دەی دەستە خۆش بێ الحەمدولله. ئەی چۆن هاتی بەلای قەڵا وڵای گوتمان لەگەڵ برادر بینە پیاسەش بکەین چون پیاسێ ئارێ بکەن. بەخۆی. ئەی هیچ ناخۆن هیچ ناخۆنەوە بارێ وڵا دەچینەوە دادەنیش لەولای چاوەڕمان چاوەڕوان چاوەڕوانتانە ئارێ. باشە پرسیارێکت لە یەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات بەڵێ باشە لەگەڵ پرسیار وەڵامە باشی ئەیمانیە باش وەڵا ئارێ وڵا باشە پرسیارێکت لە یەکەم دیزنیلاند لە ساڵی چەند دروست کرا لاوەی نازم ئەوەی نازانی ناوەڵا باشە پرسیارێکی تر فەیسبوک ساڵی چەند دروست کرا 2000 ئەیە ئەش بوو شتەچوالە ئەش بۆ نییە تۆ دەڵی چەند 2008 ئەش بووە بزان بە نابی گۆڕا کەمتر بوو. کەمتر یەک بوو. تۆزی ترە ڕێنەوە بۆ ماڵەوە یەک تۆزی کەمتر ترە بوو کەمتر بوو شتێکی ترم پێ بڵێ پرسیارتر پرسیارتر پرسی ئەوە دوو پرسیارم بۆ گۆڕێت بەڵێ ئەدە چی دەوێت؟ پرسیارەکانی چییە پرسیاری چی دەیە حەز لە پرسیاری چییە پرسیارەکان تو لە نییە پرسیارەکان بکەین باشە پرسیارێکی تر لە یەکەم بەڵێ پێشینان و تویانە بەڵێ ئاش گرمەی دێ ئاردی دیار نییە بەڵێ ئەوە معنای چیە و پەندا والله نازام پرسیارە قورس برە وڵا چی لێ بکەم وەستە پرسیارم بۆ گۆڕی وەرە 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 کاکە بۆ گۆڕ تاوە بەڵێ ڕێگەڵی پانۆرامەیە پرسیارەکانی دی یەک قولمان خوارد باشە تاو. ئەچینە سەر پرسیارەکە خۆمان ئاسانکاریت بۆکەم ئاسانکاری. بەڵام بە شتێکی خۆشم پێشکەشکەی تاو باشە بەڵێ. مەنگە خۆشە ناوە خۆش ئەی چین و کتێک گۆرانی لێ شتانە ناوەڵە گۆرانێکم بۆ ناڵێ ناوە ئەی نوکتا. ناوە گۆرانی شتاوە باشە نوکتە 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 ناوەڵە نیخوام بەسەراتی خۆش لەگەڵ ئەو برادەرت لەگەڵ برادرە وەرە مامۆد وەرە بۆ کوێ ڕۆی باچکە بەس بابێت کاک مەحموود وەرە وەرە مامۆد باشە تاو بەسەراتێکی پرسیارێک بکەم. خۆشم بۆ باسکە لەگەڵ کاک مەحموودا بەسەرت هاتی بێ شتێکی خۆش لەگەڵ مەحمودی برادرم بەڵێ چیتان بەسەر هاتووە هەموو کاتێک کە یەکە بینن بیرتانەکەیتەوە پێکەنن والله دەکەم تاوەڵە دەستخۆش ها دەڕم دەستخۆش بس هێناگەم بڕۆ بەقڕە تاوە باشە پرسیارەکەت بۆ ئاسانەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئێ بەڵێ باشە فەیسبوک لە ساڵی چەند دروست کرا 2004 2006 2008 2004 دۆڵی 4 بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە تاوا. خەڵاتێکمان پێبان تەواو دەرچوو
فەرمونون ئەوە خەڵاتی ئەمەیە بەڕێز. حەڵمانکە دابینی کردەوە بۆ بەڕێزت بۆ هیوایان بەس بەدڵە خۆش. بێ سپاس بۆ بەشداری بەڕێز، سوپاس. کاتێکی خۆش خوار لەگەڵ بەس خۆش. زۆر سپاس زۆر سپاس دەکەم سڵاو لێبێ سڵاو لە تۆ باشی؟ مەمنون نای بەڕێزە ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ئەو ناوە خۆشە کێ لی ناوی وڵای ئەوە ناسناوە ناوی ڕسمی خۆم نییە نای ناوی ڕستمی خۆت چییە؟ وڵی لەبەر هەندێک هۆکە ناوکەم گۆڕی بەس لە تۆڕێک کۆمەڵایەتەکان بە ڕۆمان ساڵح ناسرا باشە تەمەند درێژبی سەلام. ئەو چۆنە هاتی بۆ لای قەڵا وڵای ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانە پێم خۆش و جەوێ بگۆڕین سەردانی قەڵامان کرد بەڵێ. ماشەڵڵا جەوێکی زۆر خۆشی هەیە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبای لە هەموو مسلمانانی کوردستان دەکەم بە تایبەت مسلمانانی کوردستان لە شاری هەولێر زۆر سپاس ئێمەش پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەین لە هەر کوێیەکی ئەم جیانەیە هەن زۆر سپاس. هیواداری مانگی ڕەمەزان ببێتە مانگی لە خۆشببوونی تاوانەکانمان و بەرەکەت و ڕزق و ڕۆزی بۆ هەموو خانەوادە و ئینشاءڵڵا ماڵەکان نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول بێ ئینشاءڵڵا ئامین ستایلیشە کردو بە ڕەمەزانی ئەلۆڵا ئەمڕۆتم بە ئەمڕۆ ستایلەکەم جیاواز بێت وایە پێت خۆشە زوو ستایل بگۆڕی ئەلۆڵا زۆر گرنگی باڕێک پێوەشی دەدەم زۆر باشە چ کارێک دەکەی بەچی وەستە قاڵە وڵام منیشی علانات دەکەم ڕێکلام بڵۆگەر ڕێکلامەکەی زۆر باشە لە ش ساخبێ سەرکەوتوبی شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنا شتێک ڕووی دابێ وڵی تر لە خۆی لە کاتی ڕۆکەتکردنی ڕێکلامێکە جەروای زۆر شتەکە دووبارە دەکەیەوە ئەوە ناخۆشە بەڵام وایەکی ئەگەر ویستان سرودێکتان بۆ لە مەچەنە دەنگشم ناخۆشە بەس نانا لە لای ئێمە مادەم تۆ شتێک پێشکەش ئێمەکە لای ئێمە زۆر بەنرخاس سپاس دەکەین سرودی طلع البدر علينا ناڵێم بەڵێ. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لي يا إلهي دەستە خۆش بێ سەلامەت خۆش بێ، بێ زۆر زۆر سپاس، سپاس بۆ مەمنون سرودەکە بەڕێزم. لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وڵی تر بە پێی پرسیار کەوتۆ جاروای باش من جای باش باشە من پرسیارێکە لێ یەکەم بۆ هیوایان بتوانانی ببیتە خاوەن خەڵک سەرچاوی زەڵم لە کامە پارێزگایە سلەیمانی نابی گۆڕە هەولێر چەمچەماڵ کەرکووک چەمچەماڵ پارێزگا نییە هەولێر نا یا هەولێر یا سلێمانیە بەستم خۆشە ببێتە خاوەن خەڵات کەرکووکیش نییە و بەڵێ دۆک نا بەداخەوە وەڵامەکە نەزانی سپاس دەکەم سپاس بۆ بەشداری سپاس بۆ سرودەکەت سپاس بۆ کاتێکی خۆش و خوار لەگەڵ چاوەڕێم. زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێزت ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێت و دەمەوێت لە کۆتاییدا سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم سەلسەبیل بۆ دابینکردنی جلوبەرگی من دەستیان خۆش بێ شتەکانیان زۆر کوالیتیە ئێوەش سەردانیان بکەن بێگومان پەشیمان نابنەوە هەروەها حەمەمارکە بۆ دابینکردنی خەڵاتی بەرنامە و ئەکسسواراتەکانی من هەروەها کۆمپانیای گوڵبەرێک بۆ دابینکردنی خەڵات سوپاسیانەکەم دەستیان خۆش بێت تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ